ئێوارەی ڕۆژی 23 نوێی 2001 دوای تێپەڕبوونی 12 ڕۆژ بەسەر کارەساتی 11 سێپتەمبەری ئەمریکا تیرۆریستانی جوندولی ئیسلام لە گوندی خێڵی حەما غافڵگیرانە پەلاماری هێزێکی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیاندا و ژمارەیەک پێشمەرگەی دڵسۆزیان شەهید کرد. ئەو پەلامارەش بووە هۆی خڕۆشانی زیاتری خەڵکی کوردستان و دەرخستنی ڕووی ڕاستەقینەی تیرۆریستان بۆ هەموو لایەک. پێش پەلامارەکە هێزێکی یەکێتی کە پێکاتبوو لە 100 پێشمەرگەی قارەمان ڕووی لە گوندی خێڵی حەمە کرد بۆ ئەوەی ئاشتی لە ناوچەکەدا جێگیر بکات و ڕێگری لە هەر پەلامارێکی تیرۆریستان بکات. بەو پێی گوندی خێڵی حەمە دەکەوێتە ناو جەرگەی دەشتی شارە زوورەوە، هەر بۆیە تیرۆریستان دەیانویست با نزیک بوونەوە لە گوندی خێڵی حەما ڕێگە لە هاتوچۆی هێزەکانی یەکێتی بۆ ناوچەکانی خوڕماڵ و هەورامان و سیروان بگرن. تیرۆریستان لە ساعت 3 پاشنیوەڕۆ لە 3 لاوە هێرشیان کردە سەر گوندی خێڵی حەما. هێزەکانی یەکێتی هەرگیز پێشبینی هێرشی لەو جۆرەی تیرۆریستانیان نەدەکرد، بۆیە خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی هیچ جۆرە پەلامارێک ئامادە نەکرد بوو. تاقمەکەی جوندولی ئیسلامیش دەیانزانی کە یەکێتی خۆی بۆ شەڕ ئامادە نەکردووە، هەر بۆیە غافڵگیرانە پەلاماری گوندەکە و هێزی پێشمەرگەیاندا. هەرچەندە هێزەکانی یەکێتی بۆ ماوەی 3 سەعات ڕوبەڕووی تیرۆریستان بوونەوە، زیاتر لە 15 چەکداری ئەو تاقمەیان کوشت، بەڵام تیرۆریستان 42 پێشمەرگەی قارەمانی یەکێتیان بەدیل گرت و بە شێوەیەکی درڕندانە و دژ بە مرۆڤانە شەهیدیان کردن. پاشان تەرمی ژمارەیەک لە شەهیدەکانیان شێواند. ڕووداوەکەی خێڵی حەما دەنگدانەوەی گەورەی ناوچەی و جیانی بەدوای خۆی داهێنا و لە تەواوی گیانەوە هاوخەمی بۆ سەرکردایەتی یەکێتی و بنەماڵەی شەهیدەکان پیشاندرا. دوای داگیرکردنی خێڵی حەمە و شەهیدکردنی دەیان پێشمەرگە، هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای 24 ساعت بە پێی بەرنامەیەکی ڕێکخراو هێرشیان کردە سەر گوندی خێڵی حەمە و هەموو ئەو ناوچانەی تیرۆریستان داگیریان کردبوون. هاوکات سەرکردایەتی یەکێتی بڕیاریدا لە چلەی شەهیدانی خێڵی حەمەدا هێرشێکی فراوان بکاتە سەر شاخی شنروێ کە دەیان چەکداری جوندولی ئیسلام خۆیان تێدا حەشاردا بوو. ساعت 11 شەوی 3 لە سەر 4 مانگی دەیەمان ساڵ لە 3 لاوە هێرشی فراوان کرایە سەر چیای شنروێ و لووتکەی بەفری میری ناوچەی سەختی ڕۆژەڵاتی هەڵەبجە. لە ماوەی کەمتر لە ساعتێکدا شاخی شنروێ و ناوچەیەکی فراوان کەوتە بەردەستی هێزی پێشمەرگە و نزیکەی 20 تیرۆریست کوژدان. لە ناو کوژراوەکاندا ئەبوو عەبدوڕەحمان فەرماندەی هێزەکەی جوندولی ئیسلام لە خێڵی حەمە هەبوو. 6 پێشمەرگە یەکێتی شەهید بوون و دەستیش گیرا بە سەر چەندین بەڵگەنامەی نووسرا و ڤیدۆییدا کە باشکرا پەیوەندی نێوان جوندولی ئیسلام و قاعیدەی ڕوندەکردەوە، کە دواتر پێشمەرگە سوودی لەو بەڵگەنامانە وەرگرت و توانی پشتیوانی نێودەوڵەتی بۆ بنبڕکردنی تیرۆر لە ناوچەکەدا بەدەست بهێنێت.